ئەم گۆرانیە پێشکەشە بە کارە شاوری خۆشەوی بۆ کاکە مەتین و کاکە بەرزان شاوری ئازیز. ئەم شعرەکە ئەم ئاوازەکە نوێ و پێشکەش بە کاکە کارەی گۆڵ هەر بچین. ساتێک نەعەسایەوە هەزار جار بووی بەبرین هەزار جار پولایەوە دڵخۆشیم چۆتە سەفەر بۆ هەر نەگەڕایەوە پشتم بە هەر کەسێ بەس لە جێگای بڕایەوە لە پشتەوە وەگاگر بۆ عاڵم گەشایەوە هێن ڕووخاوم باوەڕم بە خۆشم بڕایەوە ناچار لای خۆم دانیشتم دڵخۆشی خۆمدایەوە لای من قەد مەکەن باسی متمانە و بەقایەوە لای من قەد مەکەن باسی متمانە و بەقایەوە هەزار خۆت دەتوانی بام بۆ حەز و هیوایەوە بەر لەوەی خۆمەوە ئاویشم شوەر بایەوە سڵاو لە مامە کارە دەیڵێم بۆ برایەوە بۆ مەتین و بارزانی ئەو بەندەم هێنایەوە ئەوە لە خزمەتی دام بەبەست و بەقایەوە بێزار دەبم لە ژین و دنیامەوە برینی هەمووانم بەس خۆم بریندارمامەوە بۆ چۆڕێ مەی دەگەڕێم بەدەستی بەزامەوە بە ژیان پێدەکەنم بەدڵی پڕ لە زامەوە دڵخۆشی بە هەڵکەوتیش هەر نەهات بەلامەوە لە دەستۆمەی هاوڕێیان ساتێک نەحەسامەوە لە ڕێگای هاوڕێیەتی بۆ ئەبەد گەڕامەوە لە ڕێگای هاوڕێیەتی بۆ ئەبەد گەڕامەوە هەرکەس ڕووناکیەوی وەک مۆم بۆی توامەوە هەرکەس پشتی پێبەستم وەک حەسات سەمامەوە کەس بر بەدڵ پەشیمانم شەرم دەکەم کە کۆچی هێنام لە ناو ژیانم ئێوەن هەی ناپاکینە من بێ ئێوەش دەتوانم ئێوە منتان لە دەستا بڕۆنە ئازیزەکانم ڕۆژێک بە ملیشکاوتان دێنەوە سەر ڕێوبانم بەڵام تازەگەر کەسێک کەوت لە پیرچاوانم ببێتە ئاوی حەیات نای
کۆڵەوە و ناتوانم هەر کەسێ تۆزێ پیاو بێ قەدری لەسەر چاوانم هەر کەسێ تۆزێ پیاو بێ قەدری لەسەر چاوانم بەڵام ئەمن دوژمنی بێسبەت و پێ نەزانم لەگەڵ یارانم دۆڕام لەگەڵ یارانم دۆڕام سڵاو لە نەیارانم سڵاو لە کارە شاوری بۆ تۆیە بەندەکانم ئەوە لە خزمەتیدام لە پیاوەتی دەڕوانم ئەوە لە خزمەتیدام لە پیاوەتی دەڕوانە قد بهي وانا قشتم اوان بخد رشم قد بهي وانا قشتم قرتن ياي بي هبا اويش بتزي دايشتم هموي بفيرو روي هرفر مزقيك رشتم هيس كسي راسي نما لو اتاتي قشتم هوا ثاري من ديتم بس بو عود فشتم لساده يخون درام اوان دباك وخشتم خنزري بوتيش كردم لاي هر کس دانشتم خنزري بوتيش كردم لاي هر کس دانشتم تازمت مان ناكم بكساني تنشتم هموي دوستي باربون دوستانم هات نمشتم دزانن لقل كيما او تشري هاوشتم ديلم وما مكارا امشو بوتويا قشتم او جواني بو ظلم بو كاري واقشتم قرداوي ظلم بكار ريك دري دينم بو مشتم خوش ڕێک ناکەون خوددایە گەر هەژار بیلاییس کەس جوابی سڵاوت نایە دۆست و خزم و کەسی تر دەگەڵت ناتەبایە پشتت پێ دەکەن ئەوەی یاوڕێ و دۆست و برایە لە تەنگانە دایس کەس بۆت هەڵناکاترایە کە هەژار بی و برینت بێ عیلاج و دەوایە لەیس کوێ قسەت ناڕوا کەس پێت ناکا بەقایە هەژار بووی دڵداریش بۆ خۆی دەرد و بەڵایە دنیا بۆ سەروەمەندان بریا فەقیر نەبایە هەستی بە سەرمانە بێ هەر قانعم خوددایە سڵاو لە کارە شاوری دەیڵێم بۆ ئەو برایە ئەوە جوانی بۆ دەڵێم کارە بۆ من برایە ئەوە لە خزمەتیدام ئێستا نایخەمە دوایە سڵاو لە کاکەمەتین دەیڵێم بۆ برازایە لە خزمەت بەرزانی دام لە خزمەت بەرزانی دام بۆی دەڵێم مەگەر وایە یاڵا ئێوە جوان لێدەن قال و وەلایە
زيت أي شيء